شەقبەستووی قەیرانەکان تەنها دۆخی سیاسی نەگرتوتەوە بەڵکو دۆخە ئابوووریەکە تەواو هاوڵاتیانی تووشی سک هەڵگوشین کردووە و لە نێوان هەولێر و بەغداددا نازانرێکیە هەنگاوێک ڕۆوا سوودەی هاوڵاتیان هەڵدەنێ. دوای ئەنجامدانی ڕیفراندۆم بەردەوام بەغداد و پاتی ئەوە دەکاتەوە کە پابەندە بە پێدانی موچەی هاوڵاتیانی هەرێم، بەڵام لە بنەڕەتدا تا کێشە سیاسی و ئیداریەکانی نێوان هەولێر و بەغداد چارەسەر نەبن ئاسان نییە هاوڵاتیان لە بۆ جێگشتی عێراقدا سوودمەند بن. لالایەکی دیکەوە بەردەوام بەرپرسانی حکوومەت باسلەوە دەکەن بەشە بۆجێی هەرێم لە پرۆژە بۆجێی 2010 عێراقدا بەشی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ناکا. مەترسیە گەورەکە ئەوەیە دوور نییە نوخبەی دۆڕاوی سیاسی لا بەرامبەر چاوپۆشی عێراق لە هەندێک گەندەڵی و پاوانخوازیدا بەو بەشە بۆجێیەی لەلایەن بەغداوە پێشنیارکراوە قایل ببن و جارێکی دیکە با سیستەمی پاشەکەوتی موچە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا دابەشی بکەنەوە. کۆبنەوەی ئەم دوایی وەفدێکی حکوومەتی هەرێم دوور لە چاوی کامێرا لەگەڵ حەیدەر عابادی ئەوەندەی تر ئەو ڕاستەی سەلماند کاتێک وەفدە کوردیەکە بە عابادی ڕادەگەنێ بەشە بۆجێی پێشنیارکراو بدەنە هەرێمی کوردستان و ئێمەش لەو بڕا نیو موچە دەدەینە فەرمانبەران و بڕەکەی دیکەشی دەدەینە قەرزی کۆمپانیەکان. لەوە دەردەکەوێت تا ئێستاش نوخبەی شکست خواردووی دەسەڵات نیازی بە خۆشکردنی ئەم وڵاتە نییە و سەرەڕای زۆری داهاتە ناوخۆیەکان هێشتا چاوی لە لەتکردنی موچەی فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و نیازێکی بە ئاراستەی چاکسازی و پاکسازی نییە، چونکە لە بری هێنانەوەی پارە دزراوەکانی هەرێم و هاوڵاتیەکانی لە دەرەوەی وڵات هێشتا داهات و پارەی هاوڵاتیان و فەرمانبەران بە ناوی حساباتی کۆمپانیا و فرتوفێڵی جۆرا و جۆرەوە لەلایەن ئەندازیارانی کاولکاریەوە دەبرێتە دەرەوەی وڵات و ئەمەش ئەوەندەی تر هاوڵاتیان و فەرمانبەران لە نیازی ئەنجامدانی چاکسازی بێئومێد دەکات.